ساڵێک تێدەپەڕێت بەسەر هەڵبژاردننی پێشوەختی عێراق، بەڵام تا ئێستا نەتوانراوە پەرلەمان کۆ ببێتەوە و سەرۆک کۆمار و سەرۆک وەزیران هەڵبژێرن. ئەمەش دۆخی سیاسی و ئەمنی عێراقی بەرەو ئاقارێکی خراپ و نادیار بردووە. بەرپرسێکی کۆمەڵی دادگەری پێی وایە ناکۆکیەکان ئەوەندە قوڵین هیچ مانایەک بۆ هەڵبژاردن نەماوە تا هاوڵاتیانی عێراق هیوایان پێ هەبێت. یارە دۆخی عێراق لە دوای هەڵبژاردنەکان ئاڵۆستر بووە و دۆخی عێراق بە جۆرێک عنی قەنەعەتم وایە ڕۆژ بە ڕۆژ بەرە خراپترە چێ وەزعی عێراق و هیچ کەسێک لە عێراقی ئێستا حکومی مطلقی عێراقی بەدەست نییە. ئێستا حکوومەت دڵی حکوومەتەکەش تا ئێستا بەدەست ڕەوتی سەدرەوەیە، بۆیە هەڵبژاردن کەوتە ژێر پرسیارەوە لە عێراقدا. هەڵبژاردن هیچ نەتیجەیەکی نەدایە گەلی عێراق. هەڵبژاردن بەڕاستی بە عقارێکا برا بووە بابەتی سیاسی و ململانەی بین لایەنە سیاسیەکان، یعنی هیچ خزمەتێکی بە خەڵکی عێراق نەکرد. وەزعی عێراق ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپترەچێت، لایەنە سیاسیەکان تا بێ ناکۆکیەکانیان زیاترە بێت. هاوکات نێردەی نەتەوە یەکگرتوەکان لە عێراق هۆشداری دەدات لەبارەی بەردەوامی ناکۆکیە سیاسیەکان و پێی وایە دەرفەت لە بەردەم هێز و لایەنە سیاسیەکان نەماوە بۆ بەردەوامیدان بە ناکۆکیەکانیان. هەڵبەتە ئەمڕۆ ساڵێکی تاوە بەسەر ئەو هەڵبژاردننی کە لە 2020 لە دیدەیە بەڕێوە چوو. ئێمە هەمیشە نەتایجەکانی هەڵبژاردننی عێراق وامان پیاڵێکە عێراق محکومە بە کۆمەڵێک هاوچێشەی ئەقلیمی و دەولیەوە مەرجنی نتایجی انتخابەکان کاریگەری لەسەر هاوچێشەی سیاسی عێراق هەبێت، لەوانێت ڕۆڵێکی وای هەبێت، بەڵام بۆ شێوەیە کە بتوانێت یەکلاکەرەوە بێت و باشترین نمونەش نمونەی 2021 کە لەدەی دەیە کە پار ساڵ ئەنجام درا. ئەو ڕیزبەندی کە هاتە پێشەوە ئەو بەماوەی ساڵێکە لە هەوری ئەویان کە حکومەت تەشکیل هاتا ئێستا نەتوانرا حکومەت تەشکیل بکرێت. ئەمە ئێستا ئەیسەلمێنێ کە دۆخێکی کە هاتوتە پێشەوە، دۆخێک ململانەیەکی تونتر. ئەمانەی طبعا من باسێکەم هیچی پەیوەندی بە داخلەوە نییە، چونکە داخل ئێمە هیچ نین، هەمووی لە دەرەوەیە ئەو ئیتفاقاتانە. دیارە ئێستا دۆخەکە زۆر تون بۆتەوە، ئەنەوە یەکلایی بکەنەوە کە چێ خاوەنە و چێ مشارکە، یعنی شەریک نەمایتر لە عێراق. ئەمە دۆخێکە بۆ ملەتی عێراق فعلەن گەیاندووەتە لێوارێکە هیچ ئومێدێک نەماوە و خەڵکی کەیبینی هیچ دڵخۆشێکی تیانماوە بڕوا و متمانە و ئینتیما ئەمانە هەمووی کەوتنە کەنارەوە. هاوڵاتیانی عێراق بە ئومێدەوە ساڵێک بەر لە ئێستا چوونە بەردەم سندوقەکانی دەنگدان تا بتوانن گۆڕانکاری بکەن و هاوسەنگی سیاسی بێتە ئاراوە، بەڵام ناکۆکیەکان هێندە قوڵ بوون، نەتوانرا ئومێد بە هاوڵاتیان بدرێت و دۆخەکە بەرەو کەناری ئارامی ببرێت. بەڵکو ئێستا دانیشتوانی عێراق تەمەنای باشبوونی دۆخی ئەمنی دەکەن و ترسیان هەیە ناکۆکیە سیاسیەکانی وڵات بەرەو شەڕی ناوخۆیی و تونێلێکی نادیار ببات. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.